بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو ئازیزان و خۆشەویستان لە بەرنامەیەکی تر، بەرنامەی سێبەری خەڵک بە ئێوە دەگەینەوە. هیوادارین ئەم سێبەرە ببێ بە سایە و سێبەری ئارامی، ئاوەدانی و هەروەها پێکەوەیی و خۆڕاگری. براتان فەرهەنگ غەفور، کاندیدی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 49 خۆم کاندید کردووە و دەمەوێ لە وێزگەیەکی تر بۆ خزمەتی ئێوە، بۆ خزمەتی ئازیزان و خۆشەویستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە خزمەت ئێوەی ئازیز بگەمەوە. سەرەتا دەمەوێ چیرۆکی ژیانی خۆم زۆر بە کورتی بۆ ئێوەی بەڕێز بجێڕمەوە. لە ساڵی 1970 واتە 53 ساڵ بەر لە ئێستا لە گەڕەکێکی میلی شاری هەولێر لە گەڕەکی تەیراوە هاتمە دنیا و لەوێوە چاوم کردەوە و قۆناغی سەرەتایی وهروەها لەو قۆناغەدا کۆمەڵێک چیرۆکی جوان لەگەڵ مامۆستا ئازیزەکانم، لەگەڵ خۆشەویستەکانم ئەو سەردەمەم بەبیرە کە لە ناو جۆگەلەکانی تێراوە بە پێڵاوێکی زۆر متەواضع و بە جلوبەرێکی زۆر متەواضع هەموو شۆمان دەکرد و لە خێزانێک کە دەتوانم بڵێم ئەو خێزانە هەمیشە لە خزمەت دۆزی کورد و هەروەها لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلام و پێکەوە ژیان و هەروەها هەمیشە لە بەرەی خەڵک و لە بەرەی هەژاراندا بووینە. بۆیە من لێرەوە ئەو چیرۆکە نەک تەنها وەکو با بڵێن بابەتێک بجێڕمەوە کە ببێتە مایەی نیگەرانی ئێوە. من دەمەوێت زیاتر لە خۆشیەکان دەست پێ بکەم و بۆ ئەوەی ناڕەحەتی دروست نەکەم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. لە دوای قۆناغی سەرەتایی، قۆناغی ناوەندیم لە گەڕەکی ڕۆناچی لە قوتابخانەی قەندیل تەواو کرد. دواتریش جەنتاکەم تێکنا و چوون بۆ پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی. لەوێ بۆ ماوەی 5 ساڵ دبلۆمی هونەرە جوانەکانم بەدەست هێنا لەسەر دەستی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەو سەردەم مامۆستا ئەنوەر قەرداغی، مامۆستا سەڵاح ڕەوف، مامۆستا محەممەد حوسێن و کۆمەڵێک مامۆستای بە قەدری تر توانیم دبلۆمەکە تەواو بکەم. و دواتریش دوای تەخەڕوجکردنم واتە لە ساڵی 1991 لە ساڵی 1992 وێزگەیەشتر دەست پێکرد لە ژیانم کە بووم بە مامۆستا و دەستەی دامەزێنەری پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بووم و لەو پەیمانگەیەش بۆ ماوەی ساڵانێکی دوور و درێژ خزمەتم کرد و بووم بە مقڕری قسم واتە بڕیاردەر لە بەشی مۆسیقای پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر لەگەڵ مامۆستا بەڕێزەکانی خۆم دەستمان کرد بەوانە وتنەوە واروەها ئەداکردنی ئەو دەرس و ئەو توانایی کە ئێمە لە پەیمانگەی هونەرە جوانەکان هێنابوومانە هەولێر، واروها هاوڕێیانم لە پەیمانگەی هونەرە جوانەکانی مۆسڵ و هەروەها لە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدا و ئەکادیمی هونەرە جوانەکانی بەغدا توانیمان ببێتە کرۆکی خوێندنی پەروەردەیی لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر. دواتریش قۆناغی زانکۆ بەکەلۆریۆسم تەواو کرد لە زانکۆی سەلاحەدین لە ئەکادیمی هونەرە جوانەکانی هەولێر و دواتریش بڕوانامەی ماستەرم بەدەستهێنا. بۆیە من ئەوانە دەجێڕمەوە هەموو ئەو وێزگانەی ژیانم. من لە ساڵی 1984 لە تیپی مۆسیقای منداڵانەوە دەستم پێکرد، واتە 40 ساڵ ئەمن لە بواری خزمەتی بواری ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری کۆمەڵێک وێزگەم تێپەڕاندووە. لەوانە بووم بە بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکانی هەولێر، دواتریش بووم بە بەڕێوەبەری پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر و هەروەها دواتر بووم بە سەرپەرشتیاری پەروەردەیی و دواترینیشیان بووم بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر و تا ئێستا لەو پۆستەیە بەردەوامم و هەمیشە دەرگام کراوەتەوە بۆ هەموو هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران و هەروەها هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چ ئەوانەی لە بواری سلکی ئەمنی، لە بواری پێشمەرگە، لە بوارەکانی تر، چ هەژاران و دۆستان و ئەزیزان و خۆشەویستان کە لە شاری هەولێر ژیان دەکەن و لە شارەکانی تر. من هەمیشە پرد بوومە بۆ ئەوەی بتوانم بە شێوازێک مامەڵە لە تەک
ئینسانیەت و مرۆڤایەتی بکەم کە پەنجەمۆری خۆم لە ژیاندا بەجێ بێڵم. پێم وایە ئێستا نۆرەی هاوڕێیانمە ئازیزانمە کە من بژبوورەکە نایان ناسم، بەڵام ئەمڕۆ لە نێو ئەو وێزگەیە کۆمەڵێک پرسیارتان پێم وایە ئامادە کردیە و هیوادارم پرسیارەکان دوور بن لە تەشیرکردن، دوور بن لەوەی کە تەنها ئەو پرسیارانە بن ڕەخنەمان لێ بگرن، چەندی دەتوان ڕەخنەمان لێ بگرن، بەڵام هیوادارم ئەو پرسیارانە بن کە هاوڵاتیان نیگەران نەکات و ئێمە و ئێوەش هەردووکمان تەواوکەری یەکترینە بتوانین وەڵامەکان بە دروستی بدەینەوە لە ناو بەرنامەی سێبەری خەڵک. فەرموون. مامۆستا باری دارایت چۆنە؟ پێویستت بە موچەی پەرلەمانتاری هەیە؟ باری داراییم باشە و هەروەها خۆم و خێزان هەردووکمان موچە خۆرین و جگە لەو موچە هیچ داهاتێشترم نییە. ڕەنگە ئەگەر ئەو ئیمتیازێ ئەو جارش کە هەمان بێ دیسان بۆ خزمەتی خەڵک بەکاری دێنینەوە، نەک بۆ ئەوەی کە ئەو موچەیە بێتە هۆی ئەوەی کە لە خۆمان بایی بین و یاخود لە خۆمان بگۆڕین. تەنها و تەنها ئامانجمان خزمەتکردنی خەڵکە. یەکێتی دەڵێ حکومڕانی پارتی خراپ بوو، ئەمە ڕاستە؟ ئەگەر نەخێر چۆن بۆمان ڕوون بکەوە. باشە، خۆتاقیکردنەوە باشترین بەڵگەیە. خەڵکی هەولێر و هەروە خەڵکی دهۆک و زاخۆ و هەموو ئەو شارانە باش دەزانن کە پارتی دیموکراتی کوردستان جگە لە خزمەت و جگە لە خزمەت گوزاریەک باشەکان لە هەم لە بواری مادی هەم لە بواری فکری هیچی زیاتر ینی کەمتری پێشکەش نەکردووە. بۆیە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە با خەڵک بۆ خۆیان حەکەم بن لەسەر ئەو بابەت. مامۆستا دەتوانین جیاوازێکی نێوان پارتی و حیزبەکانی دیکەم بۆ بکەیت؟ من زۆنی بابلین لە بۆ نمونە ئەو زۆنەی کە پارتی حکمی لەسەر کردی و دەسەڵاتی هەبووە، ئەو شوێنانەی کە دەسەڵاتی پارتی نەچۆتە ئەو شوێنانە تەمەشای بکەن و بە چاوێکی حەچیمانە تەمەشای هەردوو زۆنەکە بکەن، بزانن تەمەشای هەولێر و تەمەشای سلێمانی و شارە ناوچەکانی تر بکە. بەڕاستی خەڵکی سلێمانی بەدەم خزمەت گوزاریەوە دەناڵێنن. ئێمە لە هەولێر و لەو ناوچانە بەڕاستی من ناڵێم کەم و کوڕیمان نییە، بەڵکو بەڕاستی فەرقەکە زۆر زۆرە، جیاوازەکە زۆر زۆرە. بۆیە من بە جیاوازەکە بە نقطەیەک و بە خاڵێک و بە دوو خاڵ و بە سێ خاڵ و بە 10 خاڵیش بە 100 خاڵیش جیاوازەکان مقارنە ناکری. مامۆستای بەڕێز، گۆرانیەکی ناودارت لەسەر هەولێر هەیە، ئەو ماوەی زوو دەیڵێتەوە، ئەمە لە خۆشەویستی هەولێرە یان بۆ ڕاکێشانی سۆزی هەولێریەکانە؟ ڕاستی شاکاری هەولێر کە لە شعری شاعری بەڕێز کازم کۆییە، من دەمێک ساڵە ینی 25 ساڵ پترە ئەو گۆرانیم پێشکەشی هەولێر و هەولێریەکان و شاری کوردستان کردیە. من هەمیشە دەڵێم هەولێر ئەو شوێنەیە کە من تێیدا لەدایک بووم، بۆیە خزمەتکردنی ئەو شارە ئەگەر بە چاندنی نەمامێک بێ یان بە گۆرانیەک بێ یان بە شاکارێکی هونەری بێ یانیش بە کۆپلەیەک لە شعری شاعیران بێ، خۆی لە خۆیدا ئەمە ئەو نازەنیە بەسەر هەولێردا بیکەین، بەڵکو ئەو گۆرانیش هەتای بشیڵێمەوە لە بۆ من شانازیە و جێ ئیفتخارە. بۆیە من دووبارەی دەکەمەوە، دیسان دەڵێمەوە دەژیم دەمرم لەم هەولێرە. جێ پەیامێکت بۆ پێشمەرگە و کاسبکاران هەیە و بەرنامۆت بۆ ئەم دوو توێژە چییە؟ بەڵێ هەردوو توێژەکە بەڕاستی من خزمەتکاری هەردوو ئەو توێژەم. یەکیان کاسبکاران و هەژاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە ئەو کەسانەی کە پێیان دەگوترێ من ئەو کەسم هەموو ڕۆژێ ئەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی. ئێمە دەبێ ئەمە ئەو دروشمەیە وا لێ بکەین کە کاسبکاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخەکی باشتر بن. پێشمەرگە چییە؟ پێشمەرگە سیمبولە، خۆڕاگریە. ئێمە ئەو ئەمن و ئاسایش و ئارامی کە دەبینین ئەوە
سایەکە و سێبەرەکە پێشمەرگەیە. بۆیە من ئەو دوو توێژە هەردووچیان پێشمەرگەن و هەردووچیان کاسبکار و هەژارن و ئەو دوو توێژە پێویستە بەڕاستی زیاتر کاریان بۆ بکرێ و من دڵنیاشتان دەکەمەوە سیاسەتی من و کاری من پلانی من لە پەرلەمانی کوردستان کار دەکەم بۆ شکۆی پێشمەرگە بۆ زیاتر بژێوی ژیانیان چاکتر بکەین واروها کاسبکاران و هەوڵی فرسەتی ئیشیان زۆر لەوە زیاتر لە بۆ دەدەین و هەوڵیان بۆ دەدەین چونکە ئێمە من خۆم لە ناو ئاوێنەی کاسبکارێکدا دەبیرمەوە و من خۆم لە ناو ئاوێنەی پێشمەرگەیەک و خانەوادەیەکی پێشمەرگە و خانەوادەیەکی شەهیدان دەبینمەوە. زۆر سپاس. بەڕێستان بەڕێوەبەری گشتی بوویت، بۆچی دەوێت ببیت بە پەرلەمانتار؟ بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر دەرگام واڵا بووە لە بۆ هەموو کەسایەتێک و لە بۆ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە بۆ ڕۆشنبیران و هونەرمەندان و ئەدیبان و نووسەران. و لێرەوەش دووبارەی دەکەمەوە ئەو پۆستەی ئەم جارەمان ئەگەر خوددا بە قسمەتی کرد و توانیمان زیاتر خزمەتی ئەو ڕێبازە بکەین، ئەم جارە دەبین بە چەتری یاسا ئەو یاسایی کە ئەو پردە دەبین لە نێوان هاوڵاتی و لە نێوان پەرلەمان و ببین بەو پردە خۆشەویستی و خۆڕاگریەی کە بتوانین معاناتەکانی خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت بینینەوە ناو پەرلەمان، لەوێ ئەو شەڕە بکەین کە پێی دەگوترێت شەڕی بەختەوەری و خۆشەویستی و هینانی ئەو بەختەوەریە بۆ هەموو تاکێکی کۆمەڵگە. تۆ ئومێد خۆشناو زۆر بەیەکەوە دەردەکەون، ئایا پەیوەندی بە ئیش و کارە یان هاوڕێتیتان بەهێزە؟ کاگومێت برایەکی خۆشەویستی منە و من بەر لە چەند ساڵێک پێش ئێستا وەکو برا هەمیشە قسەمان هەبووە، هاموشۆمان هەبووە، هاتووی خێزانیمان هەبووە. جگە لەوەش بەڕاستی برایەکە کە پیاوێکی تێگەیشتووە، ئینسانێکی ڕۆشنبیرە و ئینسانێکە تێدەگا لە معاناتی خەڵک. بۆیە من بالفعل هەم برامە و هەم هاوڕێمە. بەڵام یەک زەرری لە مندایە، ئەوەی با پێ بڵێم ئەویش کە بوو بە پارێزگاری هەولێر، چونکە کە بوو بە پارێزگاری هەولێر ڕەنگە من شەرم بکەم بۆ خۆم و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر داواکاریم هەبێ. ڕەنگە ئەمە کەمترین داواکاریم لە پارێزگای هەولێر هەبووە، ئەگەرچی جەنابی پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناو یەکێک بۆ لەو پیا و ڕۆشنبیرانەی کە لەو ڕۆژی دەست بەکار بووە نەوەستایە و هەمیشە لە خەمی هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیرانی هەولێر بووە و هەمیشە لە خەمی خەڵکدا بووە. بۆیە من هیوای تەمەند درێژی بۆ دەکەم، هیوادارم ئەو تەمەنەی کە مای تیشمان وەکو برا بەیەکەوە بیبینە سەر. ڕێز و حورمەتم هەیە لە بۆی. دروشمی پارتی بۆ هەڵبژاردن چییە؟ چ جیاوازێکی لەگەڵ دروشمی حیزبەکانیت کە هەیە؟ بێگومان دروشمی پارتەکەمان ئەو پارتەی ئاڵای شۆڕشی هەڵکرد، دروشمەکەمان ئارامیە، ئاوەدانیە و هەروەها پێکەوەییە و خۆڕاگریە. من پێم وایە کە دەوڵەتیشمان هەبووە و کیانیشمان هەبووە هەر ئەو دروشمەمان دەبوو. من لەوە زیاترمان نییە. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە خەمی خەڵکە و کۆمەڵێک دەستکەوتی هەبووە. پارتی هەمیشە شانازی بەوە دەکات کە ئارامی بۆ خەڵک بێنێتەوە. پارتی هەمیشە کە دەڵێ ئارامی، ئێمە بە دروشم نەمانگوت و ئارامی. ئێستا لە بۆ نمونە لە شارەکانی هەولێر و زاخۆ و دهۆک تەمەشا بکە لەو زۆنە لە سۆران و لە ڕەواندز و لە حاجی ئۆمەران و هەموو ئەو ناوچانەی کە پارتی دەتوانێت با بڵێن دەسەڵاتێکی ئەمنی بەسەرەوە هەبێ، تەمەشا بکە پارتی ئەو ئەمن و ئاسایشەی بەرقەرار کردیە. ئەو زۆنەیە 24 سەعاتە. ئەمە ئێستا لێرە دەچین بۆ جادەی ئیسکان، تەمەشاکە لە جادەی ئیسکان هەتا بەری بەیانی خەڵک بۆ خۆی دانیشتیە، هەتا بەری بەیانی ئەو بازاڕە هەیە. هەر کاتێک یعنی هیچ شتێک لە ئەوە نییە لە بواری ئەمنی. ئاوەدانی، ئەو ئاوەدانی و دەستکەوتەی کە لە شارەکانی ئێمە هەبووە لە هەولێر و لە دەوروبەری هەولێر و لە ناوچەکانی تر،
تەماشا بکە لە ئاوەدانەکە هەموو دنیا چاوی لەو ئاوەدانی ئێمە هەیە. پێکەوەی ئێمە هەمیشە دروشمانەوە بۆ پێکەوە بین، پێکەوە ژیانی ئاینی مەسەبی نەتەوەیی قەت و قەدیەخەی یەکتریمان نەگرتیە، هەوڵمانداوە حتا پێکەوەبوونی ناوماڵی کورد هەمیشە پارتی دیموکراتی کوردستان هەوڵی ئەوەی دایە کە ناوماڵی کورد یەک بێ، لێک نەترازێن و لەگەڵ یەک بن و لە خەمی یەک بن و خۆڕاگری بۆ خۆتان دەزان ئێمە چەند تیرمان پێکەت بوو جەمان بڕا، شەڕی داعش، شەڕی تیرۆرستان، کۆمەڵێک شەڕی تر لە بەغداوە، کۆمەڵێک شەڕی تر لە وڵاتەکانی ئەقلیمی بۆ هەرێمی کوردستان، کۆمەڵێک قەیران. بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی کاک مەسرور بارزانی توانی بە خۆڕاگری هەموو ئەو شتانە کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین و شانازی پێوە دەکەین نەهێشت ئەو دەستکەوتانە بکەوێ و هەروەها قوارەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە شکۆدارتر دەبێت. مامۆستا فەڕەنگ بۆچی پێویستە خەڵک دەنگ بە پارتی بدات؟ وەڵا زۆریش پێویستە. من داوا لە حزبەکانی تریش دەکەم، چونکە ئێستا لە بۆ نمونە هەندێک هاوڕێ و کە سوکارمان هەیە لە ناوی یەکێتی و لە ناو حزبەکانی تر، ئەوان خەتابار نین. تاخمێک لە ناو یەکێتی یان تاخمێک لە ناو هەندێک لە حزبە سیاسیەکان وا دەکەن فریوی خەڵک دەدەن. من ڕێزم هەیە، یعنی من داوا لەوانیش دەکەم، لە حزبە سیاسیەکانی تریش دەکەم، ئەو دروشمە ئێمە هەڵمان گرتووە و ئەو تەجروبەی ئێمە هەمانە و ئەو براندەی کە پارتی دیموکراتی کوردستان، ئەو کوالێتی کە پارتی دیموکراتی کوردستان کە دەوڵەتداری دەکات، یعنی هیوادارم یعنی خەڵکی هەرێمی کوردستان لەوە وشیارترە، گەنجی ئێمە لەوە وشیارترە، خەڵکی ئێمە بە کاسبکار و پێشمەرگە و خانەوادەی شەهیدان و هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران و هەموو توێژەکان ئێستا ئەوەی کە لە یادیشم بیژمێرم بە خاوەن پێداویستی تایبەتیشەوە چاویان لە دەستی وەدەسەڵاتی پارتیە کە ئەو حکومەت جوانە، چونکە ئێمە تەجروبەمان هەبووە لەگەر ئەحزابی سیاسی تر، تەجروبەی زۆرمان هەبووە بەڕاستی، بەڵام بۆ تەجروبەکردنی پارتی دیموکراتی کوردستان یعنی جارێشتر ناڕۆینەوە ناو بۆ پشتەوە ناڕۆین. بۆیە ئێمە دەڵێن کە لیستی ١٩٠ هەڵبژێرە تۆ هەمیشە بۆ پێشەوە دەڕۆی، تۆ ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکەی و ئەو گەشەکردنەیەش بەڕاستی مای ئەوەیە کە براگەورەکانی ئێمە پارتەکەی ئێمە ئەو ڕێبازەکەی ئێمە پێمان دەڵێ هەمیشە دەرگاتان واڵا بێ و لە خزمەت هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان دابن. ئەگەر بوویتە پەرلەمانتار لە گۆرانی وتون و چالاکی هونەریت بەردەوام دەبیت؟ گۆرانی بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی. باشە بۆ ئازە گۆرانی بێنین. ئێمە حەزمان لە شەڕە یا لە گۆرانیە. ئێمە پێویستە هەمومان گوێ لە گۆرانی بگرین و گوێ لە هەموو ئەو دەنگە سازانە بگرین کە ژینگە پاک دەکەنەوە. گۆرانی بەشێکە لە کاروباری ڕۆژانەمان، ئەوانەی کە گوێ لە مۆسیقا و گۆرانی دەگرێن، بەڵام کامە مۆسیقا و گۆرانی کە پێی دەگوترێت ڕەسەنایەتی. کللتور بەشێکە لە مێژووی نیشتیمانیمان، کللتور بەشێکە لە مێژووی نەتەوەییمان. بۆیە ئێمە بەوە بەختەوەرین کە گوێ لە گۆرانی بگرین و هەمیشە وەکو شوناسێک بیپارێزین، وەکو ناسنامەیەک بیپارێزین و گۆرانیش ببێ بە نەریتی سەرکەوتن و نەریتی خۆنەچەماندن و نەریتێک بێ بۆ ئەوەی کە ئێمە هەمیشە خۆڕاگر بین کاتێک کە دەیانەوێ ئەو قەوارەیە یاخود کوردستان لەکەدار بکەن، ئێمە بە گۆرانی و بە سرودی نیشتیمانی وەڵامیان بدەینەوە، هەمیشە پێیان دەڵێینەوە و دەڵێینەوە ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لە ژین، نیشتیمان ئازاد دەکەین لە خوێن مژین. بەڵێ لە پەرلەمانیش هەمیشە ئەو سرودانە دەڵێینەوە کە دوژمنانی کورد پێی قەڵز دەبن. دوو پرسیارم بەیەکەوە هەیە. چاڵێنجی کام کاندی دەکەی بۆ ئەوەی بێتە شوێنی تۆ و ببێتە میوانی بەرنامەی سێبەری خەڵک، و پرسیاری دووەم و دوا پرسیار بەیەک گوشە وەڵامم بدەوە، چی بەوانە دەڵێ کە دەنگت پێدەدەن؟ بەڵێ بۆ چاڵێنجی هاوڕێیان و خوشکانم برایانم بەڕاستی من هەمیان کەسی منن، ئازیزی منن، بەڵام هیوادارم بۆ ئەو جارە خارە عەلی
کە هاوڕێیەکی دێرینی خۆمە خارەعەلی داوت بکەن و چالەنجی دەکەم هیوادارم لەگەڵتان ئامادەبی ئەویش ئەو پرسیارانە وەڵام بداتەوە و سەبارەت چی بەوانە دەڵێم کە دەنگم پێ دەدەن وەڵی من تەنها ئەوەندە دەڵێم وشەیەک نییە گزارشتی پێ بکەم بە هەموو ئەو دەنگدەرە ئازیزانەی کە دەنگ بە لیستەکە دەدەن دووەمیش دەنگ بە فەرهەنگ غەفور دەدەن چونکە بەڕاستی ئەوە ئەمنیەتێکە لە لای من و وعدی ئەوەیان پێ دەدەم ئەو دەنگەی ئەوان بکەم بە هەوێنی خۆشەویستی بکەم بە هەوێنی پێکەوە ژیان و هەروەها بکەم بە هەوێنی خزمەتی زیاتری خۆم بەرامبەر بە خەڵک و نیشتیمانەکەم تەنها ئەو شەیان پێ دەڵێم و دەستی یەک بە یەکیان دەگوشم زۆر زۆر سپاسیان دەکەم لە کۆتاییدا ئەگەر پرسیارێک نەما بێ چکەم بەڕاستی ئەوانە ناناسم چێن سپاسیان دەکەم هیوادارم لیستی 190 پارتی دموکراتی کوردستان لەبیر مەکەن ئەو لیستەی کە لە خزمەتی خەڵکدایە و ئەو لیستەی کە دەبێتە هەوێنی خۆشەویستی و واروە خۆڕاگری و واروە دەبێت بە دەنجی ئێوە ڕەنجی ئێوە بۆیە تکایە دەنگ بە ڕەنجی خۆتان بدەن دەنگ بە دەنجی خۆتان بدەن واروەها لە ناو ئەو لیستەش برای خۆتان لەبیر مەکەن کە ژمارەکەم 49 لەسەر لیستی 190 پارتی دموکراتی کوردستان و ماڵ ئاوە